إن الحمد لله نحمده ونستعين به ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الحديث كلام الله وأحسن الهدي هدي محمد صلى الله عليه وعلى آله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار أما بعد مسلمانانی خۆشەویست لە خوتبەی ڕابردوودا لە خاڵێکدا ئیشارەتمان بەوە کرد ئینسانی مسلمان خۆی بپارێزێت لە قەرزاری. ئەلەم هەفتەیەدا ئینشاءالله باسی ئەواکەین ئینسانی دەوڵەمەند هەوڵ بدەن یارمەتی فەقیر بدەن، چاوەڕوانی ببن هەتاوەکو ئەگەر نیەتی قەرزەکەی بداتەوە تۆزێ چاوەڕوانی بن و یا لێی خۆش بن. دووهەم خاڵ ئەوەیە ئینسانی فەقیر کاتێ قەرزاری ئەبێ هەوڵ بدەی لە وەختی خۆیدا قەرزاریەکە بدەیتەوە، کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت لە حەدیثێکدا لا تخیفوا ئەنفوسەکم بالدەین، نەفسی خۆتان مەترسێنن بە قەرزاری. کاتێ ڕۆژی ئەو ڕۆژە تێت کە پارەکە بدەیتەوە نیتە بە شەو خەوت نییە، بە ڕۆژ ئەیبینی لایەکی تر ئەگری، نەفسی خۆت مەترسێنە بە قەرزاری. و پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بیدایەتی ئەمری نوێژی نەئەکرد لەسەر ئەو کەسەی کە قەرزار بووایە، خەڵکی بوو ئەوەی ئاگادار بێتەوە و بترسێت. لە پاشاندا پێغەمبەر صلی الله عليه وسلم نوێژی ئەکرد لەسەری و باسی ئەو سەحابەیەمان کرد کە 2 دینار قەرزار بوو کە ئەبوو قەتادە قەرزاریەکەی داوە و دوای 2-3 ڕۆژێک پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی قەرزاریەکەی داوە، فەرمووی بەڵێ ئەی پێغەمبەری خوا ئێستاکە دامەوە، فەرمووی ئێستاکە لە عەزاب نەجاتی بوو. بەڵێ ئەمە ئەوەمان پێگەینێ ئێمە هەوڵ بدەین کە برایەکمان وەفاتی کرد، ئەگەر بزانین قەرزارە زوو هەوڵ بدەین قەرزاریەکەی ئادا بکەین. خاڵی دووهەم ئەوەیە ئاینی پیرۆزی ئیسلام بۆ ئەوە هاتووە هانمان ئەدا کە ئێمە مسریف نەبین، ئیسراف نەکەین لە جلوبەرگەکانمانە و لە خانگەکانمانە و لە سەیارەکانمانە و لە خواردنمانە، ئیسراف نەکەین، تەبذیر نەکەین، دوای تووشی قەرزاری ئەبین. بۆیە خوای گەورە و میهرەبان یا بەنی ئادەمە خذوا زينتكم عند كل مسجد وكلوا واشربوا ولا تسرفوا إنه لا يحب المسرفين. خدا أفرميت أمر من پێکا بخۆن و بخۆنەوە، بەڵام ئیسراف نەکەی لە خواردن و خواردنەوەدا. هەندێک لە عولەما فەرموویانە ئیسراف ئەوەیە لە شتی حەڵاڵی زیارڕەوی ئەوە ئیسرافە، لە شتی حەڵاڵە، لە شتی حرامە ئەبێتە تەبذیر.
إن المبذرين كانوا إخوان الشياطين وكان الشيطان لربه كفورا. يا ئەوەتا تۆسکت تێر بێت بڕۆی لەبان تێریەکەوە نانتر بخۆی، لەبەرەوەی نان خواردنی زۆر تووشی نەخۆشی دەکا. ولا تسرفوا. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت لە حەدیثێکدا ما ملأ آدمي وعاء شر، کە شتێک پڕ بکەی کە زۆر شەڕ بێ بۆ بنیادەم زگتە، زۆر بخۆی زۆر شەڕە بۆت، ئەبێ بەداء بۆت. بەڵام ئەفەرمێت وئین کانە لا مەحالە، هەر ئەخوات زگت بکە سێ بەشەوە، بەشێکیان بۆ خواردن، بەشێکیان بۆ خواردنەوە، بەشێکیان بۆ نەفەست، با نەبێتە داء بەگیانتەوە. خدا ئەفەرمێت وەکولوا وەشرەبوو ولا تسرفوا. بەڵام هەندێک کەس خواردن و خواردنەوە لەسەر خۆیان حرامەکەن، ئەڵێن وەڵا ئەم مانگە گۆشت ناخۆین، وەڵا ئەم دە ڕۆژە خورما ناخۆین. ڕەدی ئایەتەکەی خدا داتەوە. خدا ئەفەرمێت بخۆن و بخۆنەوە، ئەو لەسەر خۆی حرامێکە. ئەوانە مخالفەی شەرعن. ولا ئایەتێکی تردا خوای گەورە و میهرەبان ئەفەرمێت لە سوورەتی ئیسراء ولا تجعل يدك مغلولة إلى عنقك. ئەوەنە ڕەزیل مەبە، کارێوا لە خۆت مەکە قەت خێر و چاکە دەست مەگرەوە، زۆر ڕەزیل مەبە. ولا تجعل يدك مغلولة إلى عنقك ولا تبسطها كل البسط. ووا لە خۆتش مەکە هەچی پارە و ماڵەتەیە هەمووی بدەی بەمەکە و بەوەکە، فتقعد ملوما محسورا. لۆ ماکری کەواتە مامناوەدی بە، مسرف مەبە. بۆیە ئیسلام بۆ ئەوە هاتووە ئێمە لە خواردن و خواردنەوەدا ئیسراف نەکەین، بۆی تووشی قەرزاری نەبین، قەناعەتمان هەبێت بەو بەشەی کە خوای گەورە و میهرەبان دایە پێمان. خاڵێکی تر ئەوەیە ئاینی پیرۆزی ئیسلام هامان ئەدات بۆ ئەوەی کار و کەسابەت بکەین بۆ خۆمان. ئینسانێکی تەمەڵ نەبین، زەغەڵ نەبین، هەر لە ماڵەوە بڵین بابێت 500,000 قەرزکە، ملیۆنێک قەرزکە، لەوەکە 2 ملیۆن، نەوەکە 3 ملیۆن، ئیش و کار نەکەی و دانشیت. نەخێر، ئیسلام بەو شتە ڕازی نییە. بۆیە سەحابەکان کابرایەکیان بینی زۆر بەتونی داری ئەشکان، وتیان ئەی پێغەمبەری خوا ئەگەر ئەمە لە پێناوی خوا بوایە چی ئەژرێکی هەبوو؟ فەرمووی ئەگەر بۆ ماڵ و مناڵی ببێت لە ڕێگای خوایە، ئەگەر ئەو هەوڵ و کۆششەی لە بۆ ماڵ و منداڵی بێت بۆ ئەوەی دەست لە خەرکی پانەوە نەکا، ئەوە جیهادە لە ڕێگای خوا. ئیسلام هانمانەدا کەسابەت بکەین. خوای گەورە میهرەبانە فەرمێت هو الذي جعل لكم الأرض ذلولا فامشوا في مناكبها. أو ذاتي الله كأم بۆ ئێمە زەلیل کردووە، کە تەختی کردووە بۆمان، ئەگەڕێین لە قەراغیا و لەبان عەرزە ئەگەڕێین شوێن بە شوێن، دەوڵەت بە دەوڵەت تیجارەتەکەین. هو الذي جعل لكم الأرض ذلولا فامشوا في مناكبها وكلوا من رزقه. لرزق خدا بخۆن، کەسابەتی حەڵاڵ بکەن بۆ ئەوەی دەست لە خەڵکی پانەوە نەکەن. وإليه النشور. ئەگەڕێنەوە بەلای خوای گەورە میهرەبان. تەوەکل بکە سەر خوا. لو أنكم تتوكلون على الله حق توكله لرزقكم كما يرزق الطير تغدو خماصا وتروح بطانا. ئەگەر ئێوە تەوەکل بکەنە سەر خوای گەورە، تەوەکولێکی تەواو، و لەگەڵیا هەوڵ بدەن ئیش بکەن، وەکو ئەو تەیرەوان کە بەیانی لە لانەکەی دەرئەچێ بە زگ بەتاڵی ئەڕات، ئێوارە بە زگ پڕیتێتەوە بەناو لانەکەی. خدای گەورە ئاوا ڕزق دەدا، بەڵام تۆ لە ماڵەوە دامەنشە، ئەوەنە قەرز مەکە، هەوڵ بدە کەسابەتی حەڵاڵ بکە. کەواتە لەگەڵ ئەوەشە کە کەسێک قەرزارە، حاڵەتێکی زەروری تووشی ئەکەوێت، تووشی موسیبەتێک تێت، تووشی یعنی ئیحتیاجی بە شتێک ئەکەوێت، ئەڕوا قەرزەکە مانعەت نییە لە ئیسلامدا. خوای گەورە و میهرەبان لەگەڵ ئەو کەسەیە کە قەرزارە
پیغمبر صلى الله عليه وسلم أفرمت لحديثك دا ما من عبد كانت له نية في أداء دينه إلا كان له من الله عون. هەچ عەبدێک قەرز بکە نیەتی ئەوەی هەبێ قەرزەکەی بداتەوە ئیلا خوای گەورە و میهرەبان یارمەتی ئەدا قەرزەکەی بۆ ئاداکە لە دنیا و لە قیامەت. خدا بۆت ئاسانەکە لەبەرەوەی بۆ کارێکی ضەرور بۆ احتیاجی خۆت قەرز ئەکەی خدای گەورە یارمەتیت ئەدا. بۆیە لە ڕیوایەتە هاتووە لەن عەبدوڵای کوڕی عومەر دائیمەن قەرزی ئەکرد لەبەر ئەم حەدیثای فەرموو خوای گەورە دائیم لەگەڵمە إن الله مع المدين لەگەڵەو کەسەیە کە قەرزارە بەڵام قەرزاریەکی حەسەن چاک نەک بۆ ئیسراف و بۆ تەبذیر بڕۆی قەرز بکەیت بەڵام ئەو کەسەی کە قەرزەکە بۆ ئیسراف کە قەرزەکە بۆ شتێکی گوناه کە قەرزەکە بۆ شتێکی ضەرور نییە ئەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەقیا ئەفەرمێت لە حەدیثێکدا أفرميت أيما رجل تدين دينا وهو مجمع يعني مجمع قلبه نيتي دلي أويا أن لا يوافيه إياه هلي بخلتيني نيتي دلي أويا كقرزك نداته بفلان كس هلي بخلتيني أفرميت لقي الله سارقا كاتي أجيب لقاي خواي جورا لقلب زكاة حشريكا بدز لقلمي أدا خواي جورا مهربان أجر نيتي أوي هبت قرز بك عليك يكون نيداتوا لقي الله سارقا. ولا حديث كتير دا پیغمبر صلى الله عليه وسلم أفرميت من مات وعليه دينار أو درهم قضي من حسناته ليس ثم دينار ولا درهم. هر کسی قرزار بيت بمريت ديناريك بيت يا درهميك بيت لروجي قيامتا نيتي نية بداته ولا دنيا لروجي قيامتا لحسناتكاني أبن لحسناتكاني أسن ليس ثم دينار ولا درهم لروجي قيامتا دينار ودرهم نية لچاکەکانی تۆ ئەبەن بۆ ئەو کەسەی کە قەرز لێی کردووە لە دنیادا نیەتی دڵت ئەوە بۆ نەیدەیتەوە چاکەکانت ئەبەن لە قیامەتە. بەڵێ برا بەڕێزەکان قەرزی حەسەن خوای گەورە و میهرەبان هانمان ئەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قەرزی کردووە و قەرزار بووە بەڵام با بێین بچین بۆ لای کەسێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لفرمودەیەکدا کە ئیمامی بوخاری بۆمان ڕیوایەتەکە بچین فێری ئەوەمان بکە کە چۆن ئەدای قەرزەکەی ئەکات ئەو کەسەی کە قەرزارە چۆن هەوڵی داوە کە قەرزەکەی بداتەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت دەربارەی ئەم کابرا ڕاستگۆیە ئەفەرمێت ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت ذكر النبي صلى الله عليه وسلم أن رجلا من بني إسرائيل سأل بعض بني إسرائيل أن يسلفه 1000 دينار. پیاوێک لە بنو ئیسرائیل محتاج بوو ئیشێکی زۆر ضروری بۆ هەڵکەوت ڕۆیشتە ناو بنو ئیسرائیلیەکان پرسیاری کرد ئایا کەسێک نییە 1000 دینارم بداتێ بە قەرز بۆ مودەی ئەوەنە. کابرایەک هەڵسا هات بۆ لای وتی بڵێ من ئەیدەم پێت بەڵام بە چەند شەرتێ وتی بڵێ وتی ئێتینی بشەهید شاهێتت کێیە ئێتینی بشوهەدا شاهێتت کێیە شاهێتم بۆ بێنە کە من 1000 دینارەکەت بدەمێ. ئەوش کەس ناناسێت قال كفى بالله شهيدا خوای گەورە و میهرەبان شاهد بێ لە بەینمانە. قال ائتني بكفيل کێ کەفالەتی تۆ ئەکا کە من ئەم 1000 دینارەت بدەمێ بۆ ئەوەنە ڕۆژ. قال كفى بالله كفيلا قال صدقت وتی بەس بێ خوای گەورە و میهرەبان کەفالایەتیم ئەکا و شاهد شەبێ لەسەرم. فەرمووی بەڵێ ڕاستەکەی كفى بالله شهيدا وكفى بالله وكيلا
ها ئەوە 1000 دینارەکە و بەڵام فڵانە ڕۆژ بۆم بێنیتەوە. ئەم 1000 دینارەی وەرگرت لە کابرا و ڕۆی. کابرا پەڕێەوە لە بەحرێک و ڕۆی بۆ شارەکەی خۆی، قەزای حاجەی خۆی کرد بەو 1000 دینارە، ئیشەکەی خۆی دەبر کرد. گەیشتە ئەو ڕۆژەی کە قەرزارەکە بەرێتەوە بۆ کابرا، مانگێکە یا 2 مانگە، 1000 دینارەکەی هاورد و هاتە دیار بەحرەکە. چاوەڕێی ئەوەیەتی سەفینەیەک بێت، سواری سەفینەکە بێ و بپەڕێتەوە، بڕوا قەرزاری فڵانە کەس بداتەوە بۆ فڵانە ڕۆژ 1000 دیناری هاوردووە لای. زۆر ئەوەسێ لە بەردەم ئەو بەحرە، زۆر ئەوەسێ لە بەردەم ئەو ئاوا، سەفینە نییە. ئەڵێ یا ڕەبی خوایە اللهم إني قد علمت أني أسلفت من فلان 1000 دينار. ئەی پەروەردگار خۆت ئاگات هالی لە فڵانە ڕۆژ 1000 دینارم لە فڵانە کەس سەنووە بە قەرز کە بۆ مودەی ئەمڕۆ ئەبێ بیدەمەوە. فسألني كفيلا فقلت كفى بالله كفيلا فرضي بك. وتی کەفیلم بدەرێ، وتم خوای گەورە و میهرەبان کەفیلمە، ڕازی بوو پێت ئەی خوایە. وسألني شهيدا فقلت كفى بالله شهيدا فرضي بك. خوایە بە تۆ ڕازی بوو کە من تۆ بکەمە شاهێد. یا ڕەبی خوایە ئەفەرمێت لە دیار بەحرەکە دارێکی پەیا کرد، پارچەدارێک، دارەکەی هەڵکۆڕی و 1000 دینارەکەی خستە ناو دارەکەوە و پارچەیە وەرەقەی نووسی خستێ ناو دارەکەوە و بە شتێک بەستی. کاتێ بەستی فڕەی داوە ناو بەحرەکە، وتی یا ڕەبی خوایە من ئەمە تەسمیلی تۆی ئەکەم بیبەیتەوە بۆ فڵانە کەس. ئەو بەحرە دایە بەر مەوج و ئەو دارە غەرق بوو ڕۆی. ئەوەنە ئیعتیمادی بەخوا بوو ئەو کابرایە، ئەوەنە تەوەکولی بەخوا بوو، ئەوەنە یەقینی بەخوا بوو. کابرایەکی ئەمەنە متەقی بوو. ئەخوای گەورە و میهرەبان ئەو بەحرەی بۆ مسەخەرەکە، ئەمرەکاتە ئەو بەحرە نەکەی ئەو دارە بۆ هیچ کۆبەری ئیلا بۆ بەردەست کابرا نەبێت. ئەڵێت لەو ڕۆژە کابرا دەرئەچێ بۆ دیار بەحرەکە، ئەڵێ فڵانە کەس ئەمڕۆ ئەبێ 1000 دینارەکەم بۆ بێنێتەوە و دەنگی نییە. زۆر ئەوەستێ هەتا وەکو تەقریبەن خۆراوا بێت گەرەکێتی بگەڕێتەوە بۆ ماڵ، پارچەدارێکە بینێ لە بان بەحرەکە، دارەکە هەڵ ئەگرێ و ئەلێ با بڕۆم ئەمە بەرم و بۆ خێزانەکەم بیکاتە ناو تەنوورەوە نانی پێ بکات. ئەڕێت فأخذها لأهله حطبا فلما كسرها وجد المال والصحيفة. کاتێ بردێەوە پێشەوەی بیکاتە ناو تەنوورەکەەوە بینیشتی ئاوای پێوەتە، دارەکەی شکانسێکە 1000 دینارەکەی تایە و لەگەڵ پارچەوەرەقەیەکە. چەند ڕۆژێکی پێچوو کابرا هەمسا 1000 دینارتری هاورد و هات بۆ لای کابرای بینی، وتی وەڵڵاهی لە دوێنێکەوە یا لە پێرێکەوە من هەوری ئەوە ئەدەم کەشتیەکم دەستکەوێ سواری بەلەمەکە بمون بێم بۆ لات 1000 دینارەکەت بدەمەوە، وەڵڵاهی دەستم نەکەوتووە ئێستاکە نەبێت، ئەوە 1000 دینارەکەشم بۆت هاوردووە. ئەفەرمێت پێی وت بیبە بۆ خۆت، بیبە بۆ خۆت، ئەو 1000 دینارە وا ناردت بۆم، خوای گەورە و میهرەبان گەیانێ دەستم. بەڵێ ئەم پیاوە زۆر حەریص بوو، وا دەرئەکەوێ لەسەر ئەوەی کە ئینسانی مسلمان ئەبێ حەریص بێت لەسەر ئەدای قەرزاریەکەی. لەبەرەوەی کێ وای لەو کابرایە کرد کە ئەو دارە بگرێ و ئاوا شەقی بکا و بیخاتەنا ئەو بەحرەوە؟ خوای گەورە و میهرەبان. کێ ئاوای